ئەمە یاریگای تۆپی پێی شەژاریزانیە لە ناحیە ئاشتی تاکە یاریگایە لە ناحیەکەدا کە کۆمەڵی تیپی زۆر لەسەر ئەم یاریگایە یاری دەکەن، بەڵام بەهۆی ئەوەی کە لە ئێستادا بە شەو کارەبای نیشتیمانی نییە، کۆمەڵێک وەرزشوانی زۆر چاوەڕێوەن کارەبای نیشتیمانی هەبێ و یاری تێدا بکەن لەم یاریگایەدا، بەڵام بەهۆی ئەوەی کە کارەبای بەردەوامی نییە ناچارن یاریگاکە بە داخراوی دەمێنێتەوە و ئەو گەنجانی کە تەنها لە شەودا کاتیان هەیە بێن یاری بکەن ناتوان یاری بکەن و دەبێ بگەڕێنەوە. ئەمە لە کاتێکدایە هەموو فەرمانکانی تری ناحی ئاشتی کارەبای بەردەوامیان هەیە، هەر بۆ نمونە بە تەنیشت یاریگاکەەوە کتێبخانەی ناحی ئاشتی هەیە کە کارەبای بەردەوامی هەیە کە لە شەودا ئەم کارەبایە بۆ ئەو شوێنە پێویستی ژنیە. ئێمە لەگەڵ هیوا ساڵح بەڕێوەبەری فەرمانگەی کارەبای ناحیە ئاشتی قسەمان کرد، وتی لە هەوڵداین دەرخستەی بۆ بکەین بزانین کە چەندی پێویستە بۆ ئەوەی کە کارەبای بەردەوام بدرێ بە یاریگاکە. وتی تا ئێستا ئەم گرفتەمانە بۆ چونکە بە بەردەوام شەوانە کارەبای نیشتیمانی لە سنوورەکەدا هەبوو، بەڵام ماوەی هەفتەیەکە کارەبا لە سنوورەکە نییە، بۆی ئەم گرفتە دروست بۆ و چاوەڕە دەکەن لە هەفتەی داهاتوودا دەست دەکەن بە ڕێکارەکان و لە ڕێگەی بەڕێوەبەری ناحیە ئاشتی و پاشان لە ڕێگەی وەزیری کارەبا و هەوڵ دەدەن کارەبای بەردەوام بۆ ئەم شوێنەش دابین بکەن.